لەگەڵ هاتنی وەرزی هاوین دانیشتوانی شاری هەولێر ساڵانە دووچاری قەیرانێکی قوڵ دەبنەوە، ئەویش قەیرانی کەمی ئاوە. لە هەولێر بەردەوام ڕێژەی دانیشتوان زیاد دەکات و ئاوەدانی زۆر دەبێت، لەگەڵ ئەوەشدا کێشەی کەمی ئاویش ڕوو لە زیادبوون دەکات. بە پێی وتەی بەڕێوەبەری ئاوی هەولێر بێت دابین نەکردنی بڕی پێویستی کارەبا بۆ بیرەکان و تۆڕەکانی دابەشکردنی ئاو هۆکاری سەرەکیە بۆ دابین نەکردن و نەگەیشتنی ئاوی خاوێن بۆ ماڵان. کاتێک تەلەب لەسەر ئاو زیاد دەبێت ئینتازمان زیاتر بێتن. ئێمە هەمان ئینتازمان هەیە، یان ئەو ئینتازەی پرۆژەکان و بیرەکان هەیە، ئینتازێکی سابتە. بەڵام لێرە ئەمە تووشی گرفتشکە دەبین، گرفتی دابینکردنی کارەبا بەتایبەت بۆ بابەتی بیرەکان. لە وەرزی هاوین بە هەمان شێوەی بابەتی زیادبوونی تەڵەب لەسەر ئاو بە هەمان شێوە تەڵەب زیاد دەبێت لەسەر کارەباش بە حکمی ئەوەی ئەمە 150 ئەو ئاوی دابین دەکرێت لە هەرێمی کوردستان لەڕێی بیرە و ڕێژەی پێدانی کارەبای نیشتیمانی بۆ بیرەکان کەم دەبێتەوە و دەکاتە ئینتاجی ئاوما کەمتر بێتەوە. ئەوەی کە لایەنی حکوومەتی جێبەجێ نەکردنی پلانەکانەوە و نەبوونی بودجەی بەردەست دەبوو ئەوەی کەوا بتانین بە شێوەیەکی ئەکتیڤتر ئەو پلانانی لە 2013 و 2014 جێبەجێ بکرێتن و هاوڵاتیش کە بەشێکە لە معادلەی دابینکردنی خزمەتگوزاری. وەکو خۆتان زان هەموو خزمەتگوزاریەک دوولایەنەیە، تانکەرێکە لە حەلەکان و دوایین حەلە، ئەگەنا ئێمە وەکو استراتیجیەت ئەوەی کە لە ڕێی تۆڕەکان بیتن. شارەزایەکی ئاوی ژێرزەوی کێشەی ئاو بۆ چەند فاکتێرێک دەگەیڕێتەوە، بەتایبەت حکوومەت کە پرۆژەکانی تایبەت بە چارەسەری کێشەی ئاوی بە تەواو نەکراوی جێهێشتووە. لە ڕووی دروستکردنی بەنداوی گەورەشەوە هیچ پلانێکی نییە. ژمارەی زۆر سەدی بچووکمان هەیە تەواو نەکراوە لەبەرەوەی کە حکوومەت دەڵێ پارە نییە، پرۆژەی گەورەش دروست نەکراوە. بەرسە ئەگە پرۆژەی گەورە وەکو بەنداوی بێخمە تەواو بکرابایە هەبووایە، ئەگە بە نیوەی قەبارەکەی خۆشی هەبایە کێشەی ئاویمان نەدەبوو. بەنداوە کچەکانیش هەموو دروست بکرابایە تۆزێک کێشەی ئاوی کەم دەکەن. ئەمە لە بینی دوو زێنە، زێی گەورە و زێی بچووک. ئەگە ئەو دوو زێ ئیسفادەی لێ بکەین، سوودی لێ وەربگرین، بە هیچ شێوە قەیرانی ئاو لە هەولێر نایە. بەتایبەتی هەولێر شوێنەکەی زۆر ستراتیجیە بەجێرەی دەکەوتێتە نێوان ئەو دوو زێیە. بەس کە لەگەر حکوومەتیش ئەگە دەستگا پەیوەندیدارەکانەوەیان لە ئاونیا لە وەزارەتەکان باز دەکەن، ئەوانش دەیخەنە ژێر باریەوەی کە پارە نییە، بەس پێویستە پێش هەموو شتێک ئەو پرۆژانە جێبەجێ بکرێت. لە سنووری شاری هەولێر و دەوروبەری نزیکەی 1240 بیر بوونی هەیە کە 150 پێویستی ئاوی هەولێر دابین دەکات. چەند ساڵێکیشە پرۆژەی ئاوی ئینفراستروکتور بە بیانووی قەیرانی دارایی کارکردن تێیدا وەستاوە. لە ئەگەری تەواوکردنی ئەو پرۆژەیە ڕۆژانە توانای دابینکردنی 600,000 مەتر سێجا ئاوی هەیە و کێشەی ئاو بۆ چەندین ساڵ لە هەولێر بە کۆتا دێنێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.